ئەمڕۆ 33مین ساڵ یادی کۆچی دوایی هونەرمەندی گەل خاڵە تاهیر تۆفیقە. هونەرمەندی گەل خاڵە تاهیر تۆفیق یەکێک بووە لە هونەرمەندانەی ئەزموونێکی دوور و درێژی هەبووە لە نیشتیمان پەروەری لە کورتپەروەری، هەمیشە میلۆدی و ئاوازەکانی بەشێک بووە لە کللتوری نەتەوایەتیمان. و ئێمە ئەمڕۆ بەو مناسبەتە بۆ شادبوونی ڕۆحی ئەو هونەرمەندە و تەواوی هونەرمەندانی نەمر گالاری و مۆزەخانەیەکمان کردەوە لە بەشی کەلەپور و هونەرەمیەکان. بەڕێوەبەرایەتی هونەرەکانی میوزیکی هەولێر هەستا بەیادکردنەوەی ئەو هونەرمەندە مەزنا و لەگەڵ ئەوەش هۆڵێکیان کردەوە، هۆڵێکی کەلەپوریکەوەی ئێستا دەیبینن. لەگەڵ بەڕێوەبەرایەتی هونەرەکانی میوزیکی هەولێریش بەشداریمان کرد و یادەکەمان کردەوە. ئەمڕۆ لە مەراسیمی ڕۆژی جیهانی گۆچانی سپی خۆشحاڵیم بەوەی کە جارێکی تر بیسەلمێنین کە ئێمەی نابینا بوونمان هەیە، کە ئێمەی نابینا ئەگەر چی شتەکان نابینین بەڵام لە چاوساخەکان زیاتر چاومان تیژە و ئەتوانین درک بە شتەکان بکەین لە ڕۆژڕۆنایی دڵمانەوە. جارێکی تر ئەمانەوەی بیسەلمێنین بەوەی کە بۆ یەکەم جار کاتژمێری دەنگی دروستکەین کە ئەم کاتژمێرە کاتی پێ ئەڵێ ساڵ و مانگ و ڕۆژە پێ ئەڵێ و ڕۆژەکانی هەفتە و پێ ئەڵێ پلەی گەرمی و پێ ئەڵێ ڕۆژە جیهانیەکانی و پێ ئەڵێ. من سەروەر عیزەت دروستکەر و داهێنەری ئەم سەعاتە زیرەکانە بۆ نابینایان. ئەم سەعاتانە کۆمەڵە تایبەتمەندیان لە خۆی گرتووە، لەوانە سەعات و بەروارونای ڕۆژەکانی هەفتە و گەرمی پێ و چەند شتێکی تازە و تایبەتمەندی نوێتیایە. لەوانەش ساڵنامەی کوردی و ناوی ڕۆژە جیهانیەکان و بۆ نمونە ئەگەر لە چلە هەیون و زستان نابیت ئاگدار دەکاتەوە لەوەی کە ئەمڕۆ چەندی چلە ڕۆیشتووە. مهنة النداف مهنة قديمة، وهذه المهنة يتطلب إلى يعني خبرة، وهذا الخبرة يكتسب من الشغل، من العمل الإضافي. وهذا العمل احنا تعلمته من أبويا، واحنا من منطقة هذا المنطقة من ناحية قرطبة، هذا المنطقة مشهورة بهذا العمل. لەگەڵ براکانی خۆمان بەیانیان تێنە بۆ ئەم کارەی خۆمان کە بە حکمی ئەوەی کە باوکم 35 ساڵە لەم کارەدایە حەزەکەین درێژی پێ بدەین بۆ ئەوەی لە ناوە نەفەوتێ و لە دوای ئەوشەوە تێین تر بەبێ داواکاری خەڵکە سوفەکە تێرە یا خۆری یا لۆکە تێرە بەبێ داواکاریە وە پشتی یا بۆ دۆشەک یا بۆ ماوەی نان کە ئافرەتان بەکاری تێرن.